بری 115 سالان دروژک وک ایرو دا لمصری بو یکم جار د دیروک دا روزنامه کردستان لسر دست مقداد مدحت بدرخان درچو جبر ویجی ایرو روزا روزنامه‌وانی کردیه د نویسکار ناسکری ناصر حسامی و کردو باکسی د بحثا دو بابت جدا د مجاره روزنامه‌وانی دا بکن د روزا روزنامه‌وانی کردی ده کومله کردی لسپونگا و کتابخانه کردی لستوکولم دو روزنامه‌وان کرد و خواندی گوتوبیجی کرن کردو باکسی و ناصر حسامی روزا روزنامه‌وانی کردی دبه درفت گومروف از مونا گل خوی روزنامه‌وانی دبرچاوان را درباز بکه کابر روزنامه‌وانی چاوا بو چه ارکن نوی هبون و تا چه رادایه او ارک جبجد بون گل کسین که دواره روزنامه‌وانی ده کار دکن گرینگ دزانن که روزنامه‌وانی ایرو یا کردی بنرخینن لوازی نوی درخنه برچاوان و چارهین جوان لوازیان را پیدا بکن. کردو باکسی باسا راگهاندنا پارتیین سیاسیین کردی کر و یکسر دست آویتا یک جه آستنگیین هری مزن لپیش روزنامه‌وانی که اوبجکتیو آریشه خو کنترول کرنه و خو سنسور کرنه. تشتکی کچ پیدا دبه اتمسفری ده انسان لوی داره خو اوتو سانسور دکه روزنامه‌وان. Yani ne ku kesat ya da bir ya viçti belav ne ki anji viçti belav bike yani ne le jber ku atmosfere ki usal çedi be lüvedere insan xwe out ki xwe otomatikmen sansür dike mecime kurda da gelek sansür heye halbuki gelek jarajin no saye yani em ev keste ku şefe mene müdürü mene anji otoritene em desla destevande em gelek jwan tırsın Evçimatış belki dirok amede ama 4000 sal devlete ki meser rasine biye 4000 sal 4 sal ucara ki meşer kiriye em daim otorite tırsiyane haya mecmenine li em tırsın em beje falan kese ve aciz be falan kese ve belki kare müjdeste me her nizanım çava ok nakin evej dvinca ev oto sansure ku he nav kurdade ve be steklandı یک جوان خالین گرینگ ده روزنامه‌وانی ده اوه که روزنامه‌وان بکاره خال دروی بویره ببینه و لگور وی تف بگره. اگر که روزنامه‌وان بو بشک جبویره کاری وی ایدی نابه روزنامه‌وانی. برادر هیا از نازدکم قناله که ده کارت که شورش برزانی ده کالکی وی ایخانت کریه او کابرا مثلا. یعنی دو وقت خودت شوی علی صدام ایش کریه. ایرو اولوی ده روزنامه‌وان تید که وقتی که بحث کردستانیت که ویدمیت که ناوی بابی خوی کالکی خو ناده دورده چون برکو او بخواد اویده بیه یعنی او مثلا هنگی نیزیکی ویه کاری ویه ایرو و دیروکا کردستانی دنوا مالبات اویده همو بیه یک باشه herkes de kare beje valla kalkiyemin az bir برنامه kalkiyemin ihanet kür bu sale hafte ve siyade çu Bağdayı teslimi Saddam Hüseyin bu mesela. Mesela Avrupi çıdıkın Avrupa dibece kalkiyemin ihanet kitebek çedikin, dokumenterek çedikin, televizyonda program bername çedikin, dibece kalkiyemin ihanet kir, dertkeve o avaki gelek vekili dibece eve per enteresane, malbata mı da eftiş mesele psikolojik hene, ekonomik hene, sosyolojik hene, bas kijan kurmaj duvere bibece, vallahi mamek yemin hebu sali 670 da bepereki mazın dolar akwa frota ve Saddam Hüseyin. Ne yapıyorsun? Çünkü namede çünkü ayıbe, çünkü pır ayıbe. Amini karımmış. Teko az rojmavan bim, illahi ajeki hizbikim, aj hiznekim. Gelek ne be cumre pivandine ki az çab nefsine. Jibo damazrandina demin xoyin taybet, dezgehin raghandine yen Kurdi u Kurdistani ruburuy gelek arişayan dibin. U yek jwan arişayan ewe go şeweye karê xwe ji raghandina welatên doruberê kopî dikin. Duê demê de ku wan welatan jî bi xwe ji cî din kopî kiriye. Ew rojnamegeriya îro ku em tê de ne em ji cîranê me çi dikin em fotokopiya wan dikin. Yani televizyona Iraqê çawaye, Sûrî çawaye, İranê çawaye, Tirkiye çawaye mixabin gelek caran jî em bê ku em pîlan dikin dixwazin li em wan jî fotokopî dikin. Piraniya caran kopîkirin ji numuneyên herî xerabiyên dorûbera me dibe û helsengandin bi xeraban re dibe.
تلفزيون عراقي جي بري صدام حسين او شي نوري المالكيات يا نوري المالكي جي بهر اوي رقلام اخويا كوري احمد دك وشتا شنو بيدر هات بيدر كرت خراب هدي بيعلي بدشه دي صدام كي بريت يكر لسوريا شو بشار الاسد وتلفزيون اوي از باوناك من قال زياده مرن نحوجي عاقل باش بوكو تصوير بك وتلفزيون اوان بچی اوی برنامه دوشینه. جوره که روزنامه‌وانی السوئد هی بناوی روزنامه‌وانی کور. هنک روزنامه‌وان جهاتی متودن تایبت بکارتینن دکو راستیه که دیروکی جنوب لب کولن یان گندلیا دسلاتان درخن یان هنک تشتین دن کو دبنه کلام لپیش پیواجویا دموکراسی و ماف مروان. روزنامه‌وانی کی کورتنه الجمع. به سوئدی دبیجن گریوان ده ژورنالیستیک. وجه معناوی چیه؟ مرو دوسته کسا دبیجه هر نسر بابته کی سیم کار بکن. قراردادسیونه کی، رو تلویزیونه کی، روزنامه کی، امکانه کی در داخل کسی کی دیگه مثلا بیجه چی؟ چی کوب دزینه پیدا نابن، آنها بیجم ویکی لیکس هیا اون زانن او دنیای ده تناس کردن همی او قدر تخن. ام دائم در روزنامه عربی ده، در ترکیه ده، اسرائیلی ده دخوینن، استر کردها لور چی هاتی گفت. مثل قالك ازرونیم بروجا بكيف ميدوسياي چونكي بمليون دوكيمنت هنا از تاني بامكاني خو نكارم بكمه براستي لي ام بيجن سيكس هو لكردستان تي في دو كاس بيجم لكردستان يق لروش تي في فيغانابي هاتي غوراندا لي مرو بكاربوا بكتا دو اف دوكيماني كودفيكي ليكس هنا لسر كردا بمليون دوكيمنت وبلغه هنا مرو مثلا بلان اسرائيل شو بيجبه كردا يعني ولاتن مصري اساس مثلا كردا شيت فكره امريكا دلوانا تشي هو تشي بيمان شكلنا او سفارتك لتركيا لايران لعراقنا لسوريا او قازك دستوانا دشنو تين قدر كردا هاينتك اعلان تك مرو قالك تشتا قالك بباقجي درت خدر ليه او كلتركي كو روزنامه‌وانتی کی کور بکن در روزنامه‌وانتی کردستانی ده مخابل تنیه. نبونا زمانکی استاندارد و پربونا زاراویان کار روزنامه‌وانان زحمت‌تر دیگه. وقتی که از روزنامه‌وانی کردی بکیم اساس دوی سوالانیام باش به دوی زازاکیام جی باش به دوی کرمانجیام جی باش به حتى فارسيام جي قالك باش به عربيام جي باش به قالك تركيام جي باش به يعني اساس از بيجم از روزنامه‌وانی كي كردم چما اجبركو از نكارم بسوراني بخوينم از نكارم بكرمانجي بخوينم باش از چي زانبم كو كركوكي چبيه لمهابات لساقس چبيه لقامش چبيه پرزور جهجنان ده روزنامه‌وانی ده آلیه کی دنبوج آخافتنه ده ناو دزگهن کردان ده کار جنان باش نای نرخاندن و ده ناو برپرسان ده جی جن کیمن. ده مثلا جنو میران لجی کیماسیا جنان ده روزنامه‌وانی ده گلکی هیا. دور ده وک هوی کی براستی از نابینم. مخابن وقتی کو ام دچن امکانه می چبونه پرس کنفرانس ده گلک جاره وقتی کو جنه کی کرد ته و کامرما ایشت که مثلا لهولر گلک انسان هر کنه خو پیدا کن. وی بچوک دبینن. يعني تشتي نخوش دبيجن أبا جنك محقق بلان يوي ديتر هيا يعني نجبوي روزنامه‌وانی كاري خو حزناك أبا تشتي جديد قرأ باشا القناة التلفزيون ده شف رول يمان ميزد كي كتشن شف جنة قال كيما أو يكو چما وصلت بيش بالكو وقت يكو بارتي دست ظلام هذا أو ظلام جي حوالي كوجي حزنك مسؤوليتي دوي أو جي تسليميتك أو تسليميتك زلام کارد در زلام او جن دی سارول خودت مینه گلک اشت زارو کا خویی که جن خوی زارو کا مطبخی ده قاریه کی نکاره بک پر وکهویا جنو میران امکانیتا روزنامه‌وانی ده گلکی کمه داویا آخافتنا خود کردوباکسی به کردی باسا روزنامه‌وانین کردان ل دیاسپورای کر او چاوا گاوکو آستنگین زمین جهوله رادبن و روزنامه‌وان دناو هوای آزادی دا دجین و گاویجی انجام لگورا و آزادینه. انا مثلا السويد تدبيني هري زياده كو خلات روزنامه‌وانی استاندنا دناو نتوکی ده ام بجن گروبی که مینوریتیت ده ام کم نتوه ده بجن مینوریتیتر خانم له herkes başta bizim مهمه کردن
ناصر حسامی باسا رولا دزگهên ragihandinê yên baş û yên xerab li ser zimanê Kurdî kir û pêwendiya rojnamevaniya Kurdî bi nasnameya netewî re anî ziman. ڕۆژنامەگەری کوردی دەوری سەرەکیەکەی لە پلەی یەکەمدا بە تایبەتی لە ڕۆژهەڵات ئەوەی کە من ئەوڕۆ زیاتر قسەی لەسەر بکەم و لە باشووریش پاراستنی زمان و پاراستنی ناسنامەی نەتەوەیی بۆ تاگەیاندنی هەواڵ و زانیاری و ئەو ئەرکە ناسراوەی کە بە شێوەی تەبیعی لەسەر شانی ڕۆژنامەیە. ڕۆژنامەگەری کوردی چ کاریگەریەکی لەسەر زمانی کوردی هەبووە من پێم وایە دەتوانین مێژووی ڕۆژنامەگەری کوردی لە ڕۆژهەڵات و لە باشووریش بکەینە دوو قۆناغ. قۆناغێکیان ئەو قۆناغەیە کە هەوڵ دەدا لە بەرانبەر زمانی باڵادەستدا کە فارسی و عەرەبیە بیسەلمێنێ کە کوردیش زمانێکی هەیە دەتوانێت پێی بنووسێ. و قۆناغێکی دیکە ئەو قۆناغەیە کە وەکو ئێستا لە باشووری کوردستان ڕۆژنامەگەری کوردی ئیتر لەوە خەلەسیوە لەوە ڕزگار بووە کە بیسەلمێنێ کوردیش زمانەوە دەکرێت پێی بنووسی. هەوڵ دەدا ئەرکی ڕۆژنامەیە کە لە هەر کۆمەلگایەکی ئاساییدا هەیە ئەوە بەڕێوە بەرێ. لەم قۆناغەدا من پێم وایە ئیتر تەسیری ڕۆژنامەگەری کوردی لەسەر زمان پۆزیتیڤ نییە بە پێچەوانەوە نێگاتیڤە. بە پێچەوانەی قۆناغی یەکەم کە ئیسباتی بوونی زمانی کوردی دەکا و لەوێدا تەسیری ڕۆژنامەگەری کوردی زۆر پۆزیتیڤە و نەجاتی دەدا لە مردن و وا لە منداڵەکانمان دەکا کە بزانن کوردیش دەکرێت پێی بنووسی. لەم قۆناغی ئێستادا زۆر جار کاریگەری ڕۆژنامەگەری و مەتبوعاتی کوردی لەسەر زمان بەداخەوە بە بڕوای من نێگاتیڤە. Li gor Nasir Hisamî zimanê rojnamevaniye ta radeyekê zimanekî biçawaniyeke bilind e. Lê ew sewiya zimên di rojnamevaniya Kurdî de peyda nabe. جارێ تۆ ئەگەر هەر چەند لاپەڕی ڕۆژنامەیەک بخوێنەوە بەتایبەت لە باشوور کە زۆر ڕۆژانە ڕۆژنامە بڵاو دەبێتەوە تۆ تێدەگەی کە ئەوە کەسێک نەینووسیوە کە توانای نووسینی زمانی کوردی لە ئاستێکی مامناوەندیشدا هەبێ و کەسێکیش پێدا نەهاتۆتەوە کە بزانێ ئەوە چ جۆرە زمانێکە کە بڵاو دەکرێتەوە. بۆیش دەڵم تەسیرەکەی نێگاتیڤە بە پێچەوانەی کۆمەلگایەکی وەکو سوئێد کە لە منداڵیەوە منداڵ جۆرێک پەروەردە دەکرێت کە ئاستێکی دیاریکراوی زمانی فێر دەکرێت کە ئەگەر وشەیەکی غەڵەتی بیست دەزانێت ئەوە غەڵەتە و خێرا و دەنگ دێ. لە کوردستان لەبەرەوەی ئەو ئاستە لە فێربوونی زمان لە کۆمەلگاکەدا نییە ئەو زمانەی کە مێدیا ڕۆژنامە یا تەلەڤیزیۆن بەکاری دێنێ ڕاستە و خۆ بۆ چەند ڕۆژ دواتر دەچێتە نێو خەڵکەکە و ئەو بڵاو دەبێتەوە. Nasir dirêjî bi heman wateyê anî û di çend qonaxan de kêmasî binav kirin. یەکێکیان ئەو فەنی یا تکنیکیە کە ڕێنووس دەگرێتەوە چۆنیەتی نووسینی وشەکان دەگرێتەوە چۆنیەتی نیشانەدانان دەگرێتەوە کە جاری وایە من خوێندومەتەوە دوو لاپەڕە نووسراوە نقطە نابینی یا کۆمایەک نابینی یعنی نازانین لەکوێ ڕستە تەواو بوو لەکوێ پاراگرافێکی دیکە دەست پێ دەکات. ئەو لە ڕۆژنامەگەری کوردیدا ئەوە نمونەی ئەوە کەم نییە. من عەرزم کردم بە تایبەتی من کە دەڵێم ڕۆژنامەگەری کوردی وەکو کوردەوە گوتی باسی بەشی سۆرانیەکە دەکەم پێم وایە بەشی کورمانجی ئەو گرفتەی زۆر زۆر کەمترە. لە باری زمانیەوە بوارێکی دیکە باری زمانیە لە بەرچاو نەگرتنی چۆنیەتی بەکارهێنانی فعل و فاعل جاری وایە لەگەڵ فعلی تاک بۆ فاعلی تاک فعلی کۆ بەکاردەهێنرێ. مەسەلەن هێزەکانی تورکیا دێتە ناو خاچی کوردستانەوە هێزەکان دێتە ناو خاچی کوردستانەوە یا بەکاربردنی فاعلی مەجهول و معلوم لەوانەدا بەگشتی لەباری زمانیەوە و لەباری بەلاغی و ڕەوانبێژیەوە جاری وایە ینی درێژکردنەوەی زیاد لە ڕادەی نووسین و بابەتی کە قەرارە زانیاری بگەینەوە دەبێت بە کورتترین دەربڕین بکدرێ و درێژکردنەوە ئەوانە لەو سێ بوارەدا لەباری تکنیکی زمانی و ڕەوانبێژیەوە ئەو زمانەی کە لە مێدیای کوردیدا بەکاردەهێنرێت لەو دوو پارچەیە گرفتی هەیە بە بڕوای من.
روژا ایرو روژنامه‌وانیا کوردی دواره زمین ده به رولکی خراب رادبه و زیان دگهین زمان کوردی و کردان چه دزگهین چافدیریه ده وی واریدا نینن. کەم جێگەی جیهان هەیە بەقەت کوردستان ئەم دەورەی زمان و مێدیای فرامۆش کرد بێ و کەمتر خەم بێ لە حاست ئەوەی کە لە ڕۆژنامەی ڕسمی حکوومەت و حیزب و کۆمەلگاکەدا غەڵەت ئەوەندە هەیە لە ڕێنووز لەوە لە ڕێزمان و لە داڕشتن و لەوانەدا کە لە کۆمەلگای دیکەدا ڕۆژنامەی دیواری خوێندنگەی سەرەتایی ئەوەندەی غەڵەت تێدانیە. روشا زمان کوردی نتنه در روژنامه‌وانی ده خرابه لی لباجارین کردان جی مروف لسر تابلویان دمن نتوی نابینه. یعنی تۆ ئەگەر ئێستا توریستێک بچێتە هەولێر یا سلەیمانی و بۆی زەحمەتە لە ڕووی تابلۆکانەوە بزانێ زمانی ئەم کۆمەلگایە چییە، تۆ چۆن دەتوانی پێناسەیەکی کولتوری خۆت بکەی؟ یعنی ئەگەر من پێم وایە زۆر زەحمەتە بۆ کەسێک کە دەچێت بێجگە لە تابلۆی هاتوچۆ نەبێت تابلۆی هاتوچۆ بە بڕوای من ڕێک و پێک نووسراون ئەو لەبەرەوەی کە یەک دەستگای دیاریکراوی حکومی نووسیوەتی تابلۆکانی هاتوچۆ بە کوردی لەسەری نووسراوە بە عەرەبی لەسەری نووسراوە و بە ئینگلیزیش دەخوێندرێتەوە ئەو معلومە کوردیەکە کامەیە ئینگلیزەکە کامەیە عەرەبیەکە کامەیە. لە غەیری ئەوەدا تابلۆی دوکانەکان معلوم نییە بە چ زمانێکە ڕێنووسەکەی عەرەبی و کوردی و تورکی تێکەڵە و بە کەلیماتیش معلوم نییە. ینی ئێستا لە فینلاند تۆ دەبینی کە تابلۆ بە دوو زمانی سوێدی و فینلاندی دەنووسرێ بەڵام معلومە کامە سوێدیە کامە فینلاندیە دوو زمانن بە کەسایەتی دیاریکراوی خۆیانەوە بەڵام لە کوردستان تۆ ئەوە نابینی. یەک ji çareseriyên ku Nasir pêşniyaz dikir ew bû ku em li dîroka xwe û nivîskarên xwe yên klasîk vegerin. لەوەدا گرفتەیە کە پێوانە بۆ ئەو زمانەی کە تۆ پێی دەنووسی چییە؟ یعنی زمانی ستاندارد یا معیار. یەکێکیان ئەوەیە کە زمانی خوێندەواران و خوێندن و فێربوونە لە ناوەندەکانی خوێندن. دووهەم ئەوەیە کە زمانی پێوەر یا ستاندارد هۆی یا وەسیلەی پەیوەندی ئەو کەسانەیە کە لە حاڵەتی ئاساییدا لەوانەیە لە ماڵەوە یا لە پەیوەندی دیکەیاندا بە زمانی بە شێوەزاری ناوچەیەک یا توێژێکی کۆمەڵایەتی دیکە بدوێن بەڵام لە کاتی نووسیندا بەوە نانووسێ. و زمانی پێوەردەوری هەوێنی هەیە بۆ یەکگرتن بۆ بەخشینی پێگا و ستاتوس بە زمانەکە و بۆ ئەوەی وەکو پێوەر و حەکەم چاوی لێ بکرێ بۆی کە تۆ بزانی دروست کامەیە نادروست کامەیە. و سەرچاوەکانی ئەوە چین؟ یەکیان زمانی کۆنی کوردیە کە پێی نووسراوە و ئەو دەقە کۆنە کوردیانەی کە معتەبەرن لە ڕوانگەی ئێمەوە ناوەندە زانستی و زانکۆییەکانن کە بە شێوەی دیاریکراو دەتوانین باسی کۆڕی زانیاری و ئاکادمیای کوردی بکەین کۆمەڵک بڕیاریان هەیە لە 40-50 ساڵی ڕابردوودا لەسەر مەسەلەی زمان. زمانی قسەکردن و نووسینی ئەمڕۆی توێژی خوێندەوارە ئەوەش دەکرێت پێوانەیەک بێ. پەخشان و نووسینی نمونەیی گەورە نووسەرانی هاوچەرخە کە لە ڕوانگەی ئێمەوە بایەخیان هەیە. بۆ نمونە ئەگەر لە سۆرانیدا چاوی لێ بکەین هەیە منە محەممەدی مەلاکەریمە شکر مستەفایە کە ئەنی تۆ نووسراویان دەخوێنێەوە دەزانی ڕستە کوێیە فاعیل چییە فعل چییە لەکوێ نیشانە دادنێ و چۆن مانای خۆی دەگەێنێ. Divê jîngeha ku hate diyarkirin de Nasir hewl da ku erkê rojnamevanan jî diyar bike. بۆ ئەوەی کە ئێمە فەزایەک دروست بکەین کە تێیدا ڕۆژنامەگەری کوردی هەم دەوری ڕۆژنامەگەری و مێدیا ببینێ و هەم ئەو دەوری خزمەتکردنە بە زمان لەبەرەوەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان هێشتاش خوێندن لە خوێندنگەکان بە کوردی نییە. پێم وایە دیاریکردنی سیاسەتێک بۆ نووسین بە تایبەتی لە چاپەمەنی ڕۆژنامەکاندا ئێستا ئەرکێکی هەرە گەورەی ڕۆشنبیرانی کۆمەلگای ئێمە و بە پلەی یەکەم هی حکوومەتیشە. زۆر شتێکی باش باس کرد کاک ناسر شتەکانی زۆر ڕێک و پێک بوو
ئەو باسی ئەوەی کرد مەسەلەن لە ڕۆژنامەی کوردی زۆر هەڵە هەیە چونکی ئەو شخصانەی کە ئەو خەبەرانە ئەدەن بە کوردی زمانەوان نین من بەڕێی من ئەو خەبەرەی ئەوان ئەیدەن پاشەوە ئەبێ شیکردنەوە بیبێ یعنی پاشەوە مەسەلەن کەسی زمانەوانێک بێ ئەو وشانەی کە بەغەڵەت هاتووە مەسەن بە عەرەبی هاتووە یان بە فارسی یانی ڕێکی خەنەوە چونکە ئەمە زۆر مهمە بۆ ئەوەی کە ئەو خەڵکی کە گوێی لێدە ئەگریە ئەبێ کوردی بێ نەک بە زمانێکی تر بێ ئەمە شتێکی زۆر باش بوو کاک ناسر باسی کرد شتێکی تر مەسەلەن تۆ چیتە مەسەل شاری هەولێر بە تایبەتی شاری هەولێر ئەمە تاڤلەکان لەسەر ئەو دوکانانە دانراوە هەمووی بە عەرەبی نووسراوە یان وشەی تورکی تێدایە ئەمە ئێمە لە شارێک پاش 20 ساڵ ینی لە حکومڕانی شتێکی زۆر سەیرە جوان نییە مەسەلەن ئێمە ئەبوایە ئەو ئێمە کە لە بەغا بوون لە کۆڕی زانیاری کورد ئەو زمانە کە سەدام حوسێن حکمی ئەکرد لە ژێر زۆر زەبر و هین بووین لەگەڵ ئەوەش قبولمان نەئەکرد کە ئەچوون لەگەڵ هین قسەمانەکرد یا شتێکمان هین حەزمان نەئەکرد بە عەرەبی وشەی عەرەبی بەکاربێنین وشەی تورکی بەکاربێنین بە فارسی بەکاربێنین فعەجەبا ئیسە پاش 20 ساڵ یعنی ئەمان ئەو ئیشیان نەکردووە زمانەکەیان پاک نەکردوێتەوە بێ زمانەکە پاک بێ ڕێزمانی کوردی بەکاربهێنرێ زمانێکی ستاندارد ئێمە یعنی بەداخەوە تا ئیستا وەکو کاک ناسریش باسی کرد لە هەر چوارپەرچێ هەر کە بە دیالێکتی خۆی قسەکە بە هینی خۆی ئەبێ زمانێکی ستاندار بێ عەلەقەل هەموو شتەکان لاتینی بێ تۆ سەیری کوردستان کتێڤێ ئەەکەیتن یان زاگرۆس تێڤەکەی ئەو شتانە پڕی لە تێکستەکان وشەی غەڵەتە ئەمە زۆر تەئسیری هەیە لەسەر خوێندەواری کورد ئێمە یعنی چۆن بتوانین ئێمە مەسەلەن منداڵێکی کوردێکی جوان دروست بکەین زمانێکی پاکی هەبیە ئەمە هەمووی تەسیراتی خۆیە ئەبێ یعنی لۆژنەیەک دابنن یعنی خەڵکێکی پسپۆر دابنن ئەکادیمی ئەو شتانە سیر بکە تأثیرە یان ڕۆڵە پارتیên سیاسی yên li ser medyaya Kurdiya îro ku gelek berfirehtir tiştê ku em li ber çavên xwe dibînin yani ev pir balkêş bû ya dû ya kek Nasir Hisamî de jî te'sîra negatif ya medyaya Kurdî li ser zimanê Kurdî zêdetir li ser Başûrê Kurdistanê Rojhilatê Kurdistanê peyivî lê heman te'sîra negatif mirov dikare li Bakurê Kurdistanê jî bibîne bi mînakên konkret ev tişt gotin bi min balkêş bûn her du jî.